ئەچمان لای بەرهەمێکی سینەمایی کا بەرهەمی وڵاتی ئێرانە و بەم دواییانە لە 79هەمین فستیڤاڵی فیلمی ڤێنیس بەشداری کردو و بۆتە براوەی یەکێک لە خەڵاتەکان کا خەڵاتێکی تایبەتی لیژنەی داوەرانی ئەو فستیڤاڵەیە. چه نونوار کردی؟ چه خبره؟ مهندس بریم مراسم. مراسم چی؟ مراسم فیلمی سینەمایی ورچ نییە لە نووسین و بەرهەمهێنان و دەرهێنانی سینەماکاری ناوداری ئێرانی جعفەر پەناهی و بە ڕۆڵبینینی سینەماکاری کورد بەختیار پەنجەی لا یەکەمین بەشداری نێودەوڵەتی خۆیدا لە بەشی پێشبڕکەی سەرەکی لە 79هەمین خولی فستیڤاڵی نێودەوڵەتی فیلمی ڤێنیس لە وڵاتی ئیتالیا بوو بە براوەی خەڵاتی تایبەتی لیژنەی داوەرانی ئەم فستیڤاڵە. فیلمی سینەمایی ورچ بە ناوی نێودەوڵەتی ورچ نییە، چیرۆکی دەرهێنەرێکی سینەمایی دەگەڕێتەوە کە دەیەوێت لە ڕووداوێکی بەڵگەیدا لە تورکیا فیلمێکی ئەوینداری ساس بکات بێ ئاگالەوەی کە بۆ خۆی بە شێوەیەکی نەخوازرا و لە ئێران تووشی ڕووداوێکی ئەوینداری دیکە بووە و ئەو ئاکتەرانەشی کە لەم بەرهەمە سینەماییەدا ڕۆڵیان بینیوە بریتین لە جعفەر پەنهایی و ناسر هاشمی و وەحید مەبەسێری و بەختیار پەنجەی و مینا کاوانی و نەرجس دلارام و ڕەزا حەیدەری. دقیقاً رو مرز است. شما دیشب رفتیم ساعت مرزی؟ ما اینجا محلی هستیم، نمیریم اونجا، میترسیم بریم اونجا. راه هم نیست، خیش از تو خطر داره. قام توش هستن دروس و آقا öldürürler. سوزانم kuradalar xirikim dəxilkiyim. Nəzalim daha tümlü, kârlı şoğlum niyə, azadiyim niyə, lafsanə iyi. از فرستاد؟